خۆمان سینگ فاتەڕەش گوان ئەلێوە گورچیلک ئەوانەمان هەیە دایمینە لە کۆنەوە وتراوە کەباب خواردنی پاشاکانە یاخود بەس پاشاکان دەتوانن هەموو ڕۆژێک کەباب بخۆن لێرە لە یەکێک لە کۆڵانەکانی شاری هەولێر گەر پاشاش نەبی دەتوانی سێژەمە کەباب بخۆی لەبەر ئەوەیە ینی نیوە نرخی کەبابەکە دەفرۆشن ینی کەبابەکە لە نرخە ئەسڵەکەی خۆی نیوەی پارەکەی وەردەگرن جا دەمەوێت بچمە لای خاوەنی شوێنەکە قوربان سڵاوت لێ بێم باسی ئەوم بکە چیتان هەیە ئەمەوەچ خۆمان سینگ فاتەڕەش گوان ئەلێوە گورچیلک ئەوانەمان هەیە دایمینە لەبارەی نرخەکانەوە ینی جێم لۆ باس لێ کرد هەموو بابەتێکتان لێرە بە 1000 دینارێک پرسیار ناکەن کە بۆ وایە وەڵی ئیمە چەند ساڵەرەو هەیە لۆشمان دەرناینێتم برێن لە هەموو شتەکان بەس لە ئیتکە دەردەینەوە بازار نارێ بە سەمنەوە هەر بازاریە ینی بەبێ سەمون فەرقی هەیە ئەدی لە هەندێک جیانەیە بێ سەمون دەخۆم بازاری بە سەمن و 1500 باچێ بەس دەکنەمە هەر بازار ناریە چەند ساڵ لە لێرە نام بە قورآن تقریبان 12 ساڵ لێرەینە لە مێژە لێرەینە لەبارەی گۆشتەکانی شار فرێشە بەکاردێنێن طبعاً ئەکید بەس سینگەکەەوە مجەمی دێگەنا باقی هەمووی خۆمانێ ئەو ساڵ چۆنە ڕەمەزانەکەی بەخوای خۆشە ئەو سا زۆر خۆشە ماشەڵا قەڵباڵغیشە ئارێوە لە ڕووی بازارەوەش باشە الحەمدوللا باش هایبینی ئارێوەڵا باش هایبینی